بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. هر جارێک لە خزمەت سنەتێکی فرامۆشکراوە ئەبین سنەتێکی فرامۆشمان هەیە کە ئەویش کەفارەتی مەجلیسە. ئەم دوعا پیرۆزەیە کە ئینسان بڵێ سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. لە دوای هەر مەجلیسێکەوە ئینسان دانیشت لەناو مەجالیسە بەعادەتی ئینسان تووشی گوناه هەبێت. ئەگەر ئەم ذیکرە بخوێنە هیچ شێک لەو گوناهانەی لەناو ئەم مەجلیسە ڕوویداوە بەسەریەوە نامێنێ. ئێمە ئەمان هەمووان بیستووە کە ئەزانین ئەمە کەفارەتی مەجلیسی پێوترێەوە ئەبێ جێبەجێکە. لە سنەنی نەسائیە هاتووە لە عەمەل اليوم والليلة لە سنەنی کوبرایە لەوێ هاتووە. عائیشە دایکی ئیمانداران بۆمان ئەیجێڕێتەوە فەرمایشتێکە صحیحە و شێخی ئەلبانیش تەصحیح کردو لە صحیحەکەی خۆی هێناوێتی ئەفەرمێ جارێکیان بە پێغەمبەری خۆم صلی الله عليه وآله وسلم وت یا رسول الله صلی الله عليه وآله وسلم ئەبینم لە دوای قورئان خوێندنت لە دوای دەستنوێژت لە مەجلیسەکاندا کە هەڵئەسی ئەم ذیکرە ئەخوێنی بۆچی؟ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئەگەر مەجلیسەکەت مەجلیسی خێر بوو بێ کارەکەت کاری خێر بوو بێ ختمی قبوڵی لێ ئەدرێ گەر ئەم ذیکرەت خوێن. ئەگەر گوناه و کەم و کوڕێکی شەو بێ لە هەر مەجلیس و لە هەر عیبادەتێکدا ئەم کەلیماتانە ئەبێتە کەفارەت بۆ ئەو گوناهەی کەوا ڕوویداوە. عولەما فەرموون لە دوای هەموو کارێکی خێر ئەم ذیکرە و لەبیر نەچێ. حتى نوێژ کە نوێژە تەواو کرد لە دوای نوێژەکەت سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك كأنما مۆری کرا ختم کرا پێچرایەوە خوای گەورە قبوڵی کرد بە پێی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. دانیشتی لاپەڕێک لە قورئانت خوێندەوە لە خزمەتیا بووی ئەم دوعای بەسەرا بخوێنە ختمی کە بە هەڵگیرێ لێت قبوڵ کرێ. ئەگەر هاتی دەستنوێژە گرت أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. ئەم کەلیماتانە لەبیر نەچێ ختمی دەستنوێژەکەت ئەکەیت و کەئەنەما قبوڵ کراوە خوای گەورە وەریگرت. هەندێک لە عولەما لە تەحیاتە زۆر ئەوەیان خوێندەوە بۆی نوێژەکان ختم کەن و قبوڵ کراوی هەڵیگرن. بۆیە هەموو مەجلیسێکی ذیکرت هەموو مەجلیسێکی باشت هەموو مەجلیسێک کە تیا دانیشتی کە گوناه و لەغویەکی تیا کرا لەبیرە نەچێ ئەم ذیکرە بخوێنی. چونکە ئەگەر چاکەکاری بێ و مەجلیسەکە مەجلیسی خێر بوو بێ وەکو ئەم مەجلیسە جوانەی جەنابتان حتمەن ئەم کەلیماتانە ئەبێتە ختم ئەبێتە مۆر لێ ئەدرێت و بە قبوڵ کرایی بۆ هەڵئەژیرێ. ئەگەر گوناه و هەڵەو کەم و کوڕێکی ڕوویدا بێ سەواء لە نیەتە لە بەشی معنەوی ئینسانە لە بەشی مادی ئینسانە لە زمانی ئینسانە یا لە کردەوەی ئینسانە ئەبێتە کەفارەت و ئەو گوناهە بەسەر ئینسانەوە نامێنێ. خوای گەورە لە گوناهی منیش ئێوەش ببورێ. هەموومان پێکەوە مەجلیسەمان کۆتایی پێهێنین ئەڵێین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. خوای گەورە لێمان ببورێ موفق بن إن شاء الله.